ڕێکەوتی 29 خاکەلێوەی ساڵی 1359 هەتاوی لە کاتێکدا کە شاری سەقز کەوت بۆ بەر خۆمپارەی هێزەکانی کۆماری ئیسلامی، هاوڕێ عەلی تەشەکوری پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بۆ دوورخستنەوەی منداڵێک لە مەیدانی شەڕەکە کەوتە بەر گولەی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی و گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەلی تەشەکوری ساڵی 1332 هەتاوی لە شاری سەقز لەدایک بوو. دەورەی سەرەتایی خوێندنی لە شاری سەقز تەواو کرد. لە کاتی گرتنەوەی شارەبانی شاری سەقز، هاوڕێ عەلی یەکێک لە بەشداربووان بوو. پاش ئەوەی کە کۆمەڵە لە 26 ڕێبەندانی ساڵی 1357 هەتاوی چالاکی ئاشکرای خۆی ڕاگەیاند، هاوڕێ عەلی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و وەک هەڵسوڕاوێک لە شاری سەقز درێژەی بە چالاکیدا. هاوڕێ عەلی لە ماوەی کاری تەشکیلاتی خۆیدا خەبەرنامە و بڵاو کراوەکانی کۆمەڵەی لە نێوان خەڵکی سەقز و ئاوایەکانی دەوروبەریدا بڵاو دەکردەوە و لە زۆربەی کۆبوونەوەکانی کۆمەڵە لەم شارەدا بەشداری دەکرد. پاش ماوەیە کار و چالاکی لە بەشی تەشکیلات نەهێنی کۆمەڵە دەستگیر و ڕاپێچی گرتوخانەی دێزڵ ئابادی کرماشان کرا. بە هۆی ئەوەی کە جەلادانی کۆماری ئیسلامی پاش ئازار و ئەشکەنجەیەکی زۆر هیچ شتێکیان لێ دەست نەکەوت، ناچار ئازادیان کرد. هاوڕێ عەلی پاش ئازادبوونیش دەستی لە خەبات هەڵ نەگرت و بۆ درێژەدان بە خەباتی خۆی بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. هەرچەند ماوەی پێشمەرگایەتی هاوڕێ عەلی کەم بوو، بەڵام لەو ماوە کورتەشدا بوو بە کەسێکی خۆشەویست و جێی بڕوا. ڕێکەوتی 30 خاکەلێوەی ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی باینجان سەر بە ناوچەی سەرشیوی سەقز لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا هاوڕێ ڕەحمان قادری کەوتە بەر گولەی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی و گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ڕەحمان قادری لە ئاوایی خامسان سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1362 هەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 31 خاکەلێوەی ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی شاهۆ و شوان، لە پەلی شەهید عەبە و پەلی شەهید حەمید بە فەرماندەیی شەهید جەلال پێنجوێنی لە ئەنجامی ئەمەلیاتێکی سەرکەوتوانە و پایەگای تازاوای چلگەزیان لە ناوچەی کامیاران بە تەواوی گرت. لەم ئەمەلیاتەدا زیاتر لە 40 کەس لە بەکرێ گیراوانی ڕژیمی کۆماری ئیسلامی کوژران و چەک و تەقەمەنیەکی بەرچاو کەوتە دەست هێزی پێشمەرگەی کۆمەڵە. لە جەریانی ئەم ئەمەلیاتەدا 4 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی
هاوڕێ جەعفەر کەمانگەر، هاوڕێ یەدوڵڵا ئەسکەندەری، هاوڕێ عەلی سوباتیان و هاوڕێ فەرهاد باجەڵانی جیاونی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ عەلی سوباتیان ساڵی 1326 هەتاوی لە شاری سناو لەدایک بوو. ساڵی 1358 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1360 هەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ یەدوڵڵا ئیسکەندەری ساڵی 1338 هەتاوی لە ئاوایی ئەسراوە سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. هاوکات لەگەڵ دەستپێکردنی چالاکی ئاشکرای کۆمەڵە هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ یەدوڵڵا بەرەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ جەعفەر کەمانگەر ساڵی 1344 هەتاوی لە ئاوایی ئافریان سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. دوای ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوینی ساڵی 1359 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ جەعفەر ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ فەرهاد باجەڵانی ناسراو بە حەمید ساڵی 1342 هەتاوی لە شاری کامیاران لەدایک بوو. هاوینی ساڵی 1358 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1360 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ فەرهاد بەرەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 31 خاکەلێوەی ساڵی 1364 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناوچەی فەیزوڵڵا بەگی بۆکان لەگەڵی هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورساتن و زەبرێکی قورسیان لە هێزەکانی ڕژیم وەشاند. لە جەریانی ئەم شەڕەدا هاوڕێ جەعفەر مەحەممەدی ناسراو بە دوکتور جەعفەر جیاونی ئازیزی بەخت کرد. هاوڕێ جەعفەر مەحەممەدی ساڵی 1329 هەتاوی لە ئاوایی کانی پانکە سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. دوای ڕاپەڕین لەلایەن کۆمەڵەوە لە تەشکیلاتی معەلیمانی شاری بۆکان سازماندرا. هاوڕێ جەعفەر یەکێک لە کادرە پزیشکیەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی یەکی گوڵانی ساڵی 1362 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی خورینج سەر بە ناوچەی پیرانشار. ئەم هێرشە لەگەڵ بەرەنگاری هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەرەو ڕووبووەوە و لە جەریانی ئەم شەڕەدا دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ یونس شێخی و هاوڕێ مهدی پیر ئازەر جیاونی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ یونس شێخی ساڵی 1339 هەتاوی لە ئاوایی سەیوان سەر بە ناوچەی سندوز لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لە شاری نەغەدا وەرگرت و لەگەڵ ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و دوای ماوەیەک بوو بە ئەندامی کومیتەی ڕووستایی.
هاوکات لەگەڵی هێرشی دووبارەی ڕژیمی داگیرکەری کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ مێهدی پیر ئازەر ساڵی 1323 هەتاوی لە ناوچەی کامیاران لەدایک بوو. هەر لە سەرەتای لاویەوە هاتە ناو ڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و پاش ئەوەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە دەستی دایە چالاکی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی سەی گوڵانی ساڵی 1350 هەتاوی. هاوڕێ عەبدوڵڵا حەوتەوانە لە جەریانی شەڕێکی نەخوازرا و لە شاری نەغەدا گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەبدوڵڵا حەوتەوانە لە ئاوایی حەوتەوانە سەر بە شاری مەهاباد لەدایک بوو. ڕێکەوتی سەی گوڵانی ساڵی 1361 هەتاوی. دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە هێرشیان کردە سەر مەقڕێکی هێزەکانی کۆماری ئیسلامی لە گەڕەکی دار سەیرانی شاری مەریوان. لەم ڕۆژەدا پێشمەرگەکانی کۆمەڵە چوونە ناو شار و ئەم مەقەڕەیان خستە ژێر ئاگری توندی خۆیان و زەبرێکی قورسیان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشاند و تووشی زەرەر و زیانێکی قورسیان کردن. ڕێکەوتی سەی گوڵانی ساڵی 1361 هەتاوی. پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناوچەی سەقز لە ئەمەلیاتێکی سەرکەوتوانەدا لە 3 قۆناغدا هێزەکانی کۆماری ئیسلامیان لە دەشتی دارێ تووشی زەرەر و زیانێکی قرس کرد. ئەم ئەمەلیاتە کە ئەو کات لە ناوچەکەدا دەنجی دایەوە بە شەڕی گەورەی دەشتی دارێ ناوبانجی دەرکرد. لەم شەڕەدا زیاتر لە 100 کەس لە بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی کوژران و بەداخەوە لەم ئەمەلیاتەدا 4 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ شەهریار شەهلایی، هاوڕێ مەنسوور یونسی، هاوڕێ ناسر عەزیزیان و هاوڕێ نەجمەدین عەبدی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ مەنسوور یونسی ساڵی 1337 هەتاوی لە شاری سەقز لەدایک بوو. لە 28 گەلاوێژی ساڵی 1358 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لە شەڕەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی بەشداری چالاکانەی کرد و گەلێک فیداکاری و گیانبازی لە خۆی نیشاندا. پاش تەواوکردنی دەورەی پزیشکیاری بەرپرسایەتی پزیشکیاری دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا. هاوڕێ شەهریار شەهلایی ساڵی 1334 هەتاوی لە شاری سەقز لەدایک بوو. خوێندنی سەرەتایی و ناوەندی لە شاری سەقز تەواو کرد و بڕوانامەی دیپلۆمی لە هونەرستانی شاری تاران وەرگرت. بەهاری ساڵی 1359 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لەدەیان شەڕ و ئەمەلیاتی ناوچەکەدا چالاکانە بەشداری کرد. هاوڕێ ناسر عەزیزیان ساڵی 1341 هەتاوی لە شاری سەقز لەدایک بوو. تا وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم درێژەی بە خوێندندا. دوای هێرشی دڕندانەی ڕژیم لە ساڵی 1358 هەتاوی
پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵی لە ناو خەڵکدا تەبلیغ دەکرد. ساڵی 1359 تاوی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە بۆ ماوەی 7 مانگ دەستگیر کرا. دوای ئازادبوونی لە سیا چاڵەکانی کۆماری ئیسلامی لە ساڵی 1360 تاوی پێیوەست بوو بەڕیزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ نەجمەدین عەبدی ساڵی 1340 تاوی لە شاری سەقز لەدایک بوو. بەهاری ساڵی 1359 تاوی پەیوەست بوو بەڕیزەکانی کۆمەڵەوە. هاوڕێ نەجمەدین تا کاتی گیانبەختکردنی ئەرک و کارە پێسپێردراوەکانی بەو پەڕی دڵسۆزی و لە خۆبردوویەوە بەڕێوە برد. ڕێکەوتی سەی گوڵانی ساڵی 1364 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە ئاوایی نەرمەڵاس هاوڕێ سدیق مزەفەری ناسراو بە سدیق ئارپیجی جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سدیق مزەفەری ناسراو بە سدیق ئارپیجی ساڵی 1340 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1358 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە شەڕی 24 ڕۆژەی خەڵکی شاری سنە و ئەمەلیاتەکانی ناو شاری سنا بەشداری چالاکانەی کرد. هاوڕێ سدیق فەرماندەی دەستا لە هێزی شەهیدانی کامیاران بوو. هاوڕێ سدیق لە زۆربەی ئەمەلیاتەکانی هێزی پێشمەرگە بە دژی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەی سەردەشت و لە شەڕی گەورەی ئالانی سەردەش فەرماندەی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵی لە ئەستۆ بوو. ساڵی 1363 تاوی لە دەستەی سازماندەی ساڕاڵ درێژەی بە چالاکی خۆیدا. جیا لەوانە هاوڕێ سدیق یەکێک لە ئەندامانی لێهاتووی کۆمەڵە بوو. ڕێکەوتی چواری گوڵانی ساڵی 1359 هەتاوی لە هێرشی دووهەمی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر شارەکانی کوردستان زیاتر لە 100 کەس لە خەڵکی بێتاوانی شاری سنا گیانیان بەخت کرد. لەم هێرشەدا لە شاری سنا هاوڕێیان قوتبەدین گوڵپەروەر، جەمشید مەنوچێهری، بێهروز ئەسەدی ئەردەڵان، عەلی ئەحمەدزادە، حەمید ئیفتخاری و ناسر مەحەممەدی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ قوتبەدین گوڵپەروەر ساڵی 1327 تاوی لە شاری سنا لەدایک بوو. هەر لەو شارە بڕوانامەی دیپلۆمی وەرگرت و کاتێککە لە زانسکەی ئەفسەری بوو بە بۆنەی مەسایلی سیاسیەوە دەستگیر کرا و ماوەیەک لە سیا چاڵەکانی ڕژیمی پاشایەتی دەست بەسەر بوو. هاوڕێ قوتبەدین لەگەڵ چەند کەس لە هاوڕێیانی هەستەی ئارمانی ئەرتەشی خەڵکیان دامەزران. ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لە شەڕی 24 ڕۆژەی شاری سنا بەر پرسایەتی نظامی بەشێک لە شەڕەکەی لە ئەستۆ بوو. هاوڕێ جەمشید مەنوچێهری لە ئاوایی شۆشمێ سەر بە ناوچەی هەورامان لەدایک بوو. پاش دەستپێکردنی چالاکی ئاشکرای کۆمەڵە پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و بوو بە پێشمەرگەی کۆمەڵە و بەر پرسایەتی واحدێک لە پێشمەرگەکانی پێسپێردرا. هاوڕێ عەلی ئەحمەدزادە
ناسراو بە عەلی شیعە لە شاری سنا لەدایک بوو. پاش هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوڕێ بێهروز ئەسەدی ئەردەڵان ساڵی 1332 هەتاوی لەدایک بوو. خوێندنی لە شاری سنا تەواو کرد و هەر لە سنا بوو بە کارمەندی دارایی. ساڵی 1357 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ساڵی 1359 هەتاوی بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێن ناسر محەممەدی لە شاری سنا لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی هەر لەو شارە وەرگرت و دەستی کرد بە کاری معلمی. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوڕێ حەمید ئیفتخاری لە شاری بانە هاوڕێیان محێددین شەعبانی، ئەندامی کۆمەڵە، عومەر ئەحمەدی، عارف ئیسپەرناک، نەجمەدین ڕەحیمی و مستەفا فەلاحی جانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ محێددین شەعبانی ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ نەجمەدین ڕەحیمی ساڵی 1340 هەتاوی لە شاری بانە لەدایک بوو. هاوڕێ عومەر ئەحمەدی، هاوڕێ عارف ئیسپەرناک، هاوڕێ مستەفا فەلاحی. لە شاری سەقز هاوڕێ حەسەن هورموزی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ حەسەن هورموزی ڕێکەوتی چواری گوڵانی ساڵی 1361 هەتاوی. پێشمەرگەکانی کۆمەڵە لای هێزی شەهید فواد چوونە ناو شاری مەریوان و گەڕەکەکانی تازاوە و بەشێک لە گەڕەکی دارسەیرانیان خستە ژێر کۆنتڕۆڵ و چاوەدێری خۆیان و هەروەها مەقەڕی هێزەکانی کۆماری ئیسلامیان لە گەڕەکی دارسەیران بە توندی دایە بەرئاگری خۆیان و زەبرێکی قورسیان لەم مەقەڕەدا. لەم شەڕەدا چەندین کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران و بریندار بوو.